بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. لە هەرێمی کوردستان بە چەند چالاکێک ڕۆژی گیانی کرێکاران کرایەوە. بەپێی ئامارەکانیش لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 300 کرێکار لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە. بە میوانداری بەڕێز یاسین مەحموود وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان باز لە دۆخی کرێکاران لە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لە ڕۆژی جیهانی کرێکاراندا کرێکارانی کوردستان داوا دەکەن تەواوی مافەکانیان دەستەبەر بکرێت و حیزبە دەسەڵاتدارەکان ئەو بەڵێنانەی کە لە هەڵبژاردنەکانی پێشوپیان داون بیکەنە کردار. هاوکات دەژڵێن قەیرانی دارایی و زۆربوونی کرێکاری بیانی کاریگەری نەرێنی کردوتە سەریان. داواکارم یانی ئەو قسانەی کە دەکرێتن زۆرن پێویستە هەر نووسراوە نەبن هەردەنگ نەبن، پێویستە ئینشاءڵڵا دەستگایەکی عەمەلی کار لەبوو ئەو کرێکارانە بکرێتن. کەس ئاگە لە فەقیر و کرێکارینە بەڕاستی، یعنی پێویستە حکوومەت ئاوڕێک لەو ملەتە بداتەوە بەڕاستی چینی کرێکاران، یعنی پێویستە حکوومەت بێتە ناو خەڵک تەماشا کرێکارم کە لە سێ تابق بەربوویمەوە، کارەبای زەخت عالی لێی دایمە، یعنی دەچێت خەستەخانەکان کەسێک لەوێ نییە لە کرێکار بپێستەوە، ئەوە لۆی لێ هاتیە، یعنی هیچ نییە. 3-4 مانگ لەمارێک کەوتم کەسێک ناکرد، کەسێک ئاوڕە لێ ناداتەوە. لە ساڵی ڕابردوودا 63 کرێکار لە کاتی کارکردن گیانیان لەدەستداوە و لە 4 مانگی سەرەتا ئەم ساڵیشەوە 16 کرێکار گیانیان لەدەستداوە، جگە لە زامداربوونی ژمارەیەکی زۆر لە کرێکار. لە ساڵی 2016 لە کۆتاییەکەی 63 کرێکار لە هەرسێ پارێزگاکەی هەرێم گیانیان لەدەستداوە. کەرکووکمان حساب نەکردووە، بڵێن کەرکووک ئەوەی بەپێی معلوماتی ئێمە یەکدانە بووە. بەپێی یاسا کرێکار مافیە لە کاتی توشبوونی بەڕووداوێکی نەخوازرا و لە کاتی کارکردنی یان تەمەنی گەیشتە 60 ساڵ لەلایەن وەزارەتی کار لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی موچەی بۆ دەبردرێتەوە کە بەرزترین ڕێژەی موچەکە 240,000 دینارە، بەڵام بەهۆی نەبوونی هۆشیاری لەلایەن کرێکارانەوە بۆ گرێبەستکردن لەگەڵ خاوەن کارەکانیان و خۆتۆمارکردنیان لە وەزارەتی کار وای کردووە زۆربەی کرێکاران لەو موچەیە بێبەش بن. ساڵانە ئێمە چەندین کیسمان بۆ برا کرێکارەکان لە قازانجی ئەوان بڕاندۆتەوە لە محکەمە، بەڵام کێشەی ئیسارەکی ئێمە لێرە ئەوەیە بەڕاستی ئەو وەعیە یاساییە خڕ ئەو ڕۆشنبیرە یاساییە نییە لە ناوچینی کرێکاری ئێمە بۆی کرێکار لە کاتی کارکردندا بتوانێت لەگەڵ خاوەنکارەکەی گرێبەستی هەبێ یاخود زمانی هەبێ. لە هەرێمی کوردستان 75,247 کرێکاری دەستەبەرکراوی بیانی و ناوخۆیی لە شارەکانی هەولێر و سلێمانی و دۆهۆک کار دەکەن. لەو ژمارەدا 67,668 کرێکاری ناوخۆییە و 7,579 کرێکاری بیانیە. بەپێی ئامارە نافەرمیەکانیش ژمارەی کرێکارە ناوخۆی و بیانیە دەستەبەرکرا و دەستەبەر نەکراوەکان لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا زیاتر لە 100,000 کرێکارە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیان، هەولێر. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاگیاسین بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین باس لە ڕەوشی کرێکارانی هەرێمی کوردستان بکەین لە کەرتی تایبەت ڕەوشی کرێکاران چۆنەوە لە ماوەی ڕابردوو بۆی کاریگەری و قەیران داراییەوە چەند کرێکار لە کەرتی تایبەت کارەکانیان لەدەستداوە. بەناوی خوای گەورە میهرەبان، منیش جارێکە سوپاسی بەڕستانەکەم کە دەرفەتان نامەوانە لە خێناڵی پەیامی خۆشەویست گفتوگۆ بکەین. سەرتا حەزەکەم ئەوە ڕابگەێنم ستەم لێکراوترین توێژی کۆمەڵگای ئێستای کوردستان کە بەداخەوانێ زۆر بەداخەوانێ لەو ڕۆیە ئێمە نابێ ئەو قسە بکەین، بەس ناچارین ئەو ڕاستی ئاشکراکەین کرێکار و ئەو کەسانن کە لە کەرتی تایبەت ئیژەکەن. بۆ من بە یەک نمونەی زۆر بەسیط دەست پێ ئەەکەم بۆ ئەوەی هەموو خەڵک تێبگا کرێکار لە کوردستانی عێراق یاخود لە عێراق یعنی چی، واتاکەی چیە؟ ئەو کەسەی کە لە کەرتی تایبەتە ئیژەکە یەتە لای کۆمپانیەکان ئیژەکە ئەم شخصە
ئایا ئەو ناوە هەڵەگرێ ئەو ناوە پیرۆزەی کە کەسێک لە کەرتی تایبەتە لە وڵاتێکی تر هەڵی گرتووە یاخود بە مانایەکی تر کارمەند و کرێکاری کەرتی تایبەت لە کوردستانە کە خۆی بۆ خۆی ناوی کەرتی تایبەتە و کارمەندەکەش ناوی کارمەند و کرێکارە بە هەمان شێوەی ئەو وڵاتانەی ترەوەیە کە وەک ئێمە کۆمپانیا و سەرمایهدار و کاریتیایە نابە پێچەوانەوانێ تەنها ئەم دەوروبەرەی هەرێمی کوردستان بە نمونێنمانێ ئێران تورکیا کوێت سعودیا سووریا بۆ و کاولکاری خۆی کرێکار خاوەنی 5 مافە لەوێ ئەوەی کە لە کەرتی تایبەتە ئیشکە ینی 5 مافی بنەڕەتی هەیە بۆت بازەکەم ئێستا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا ئەو 5 مافە بوونی نییە جا هەندێکی پەیوەندی بە خاوەن کۆمپانیەکان خۆیانەوە بە مەلایاسین ئەوانەی کە کۆمپانیامانەیە هەندێکیشی پەیوەندی بە حکوومەتەوەیە حکوومەتەکانی یەک لە دوای یەک و هەروەها ئەو وەزیرانەش کە لە ماوەی ڕابردوودا بوون بۆ وەزیری کار و دەسەبەکردنی کۆمەڵاتی بە ئاخر وەزیرەوە کە لە کابینەی هەشتا ئێستا وەزیری هەمانە بێ ئەو بەرپرسیارەتی هەڵگرن یەکەم مافی کرێکار لە هەموو یعنی من زۆر دوور ناڕۆم کرێکاری لە پێنجۆن ئیژەکات کرێکارێکیش نەمەریوان ئیژەکات کە بوو بە کرێکاری کۆمپانیایەک لە ئێران یاخود کرێکاری لە زاخۆ ئیژەکە کرێکارێکی دەستۆپی ئیژەکە کە بوو بە کرێکاری کۆمپانیایەک ئەم مافانەی دەستەبەر کراوە بەبێ ئەم داودا یەکەم شت ئەو کرێکارەکە ئەچێتە کۆمپانیاکەوانەیە زەمانی خانەنشینکردنی مسۆگەرە یعنی دوای ئەوەی کە ساڵێک 2 ساڵ 5 ساڵ 10 ساڵ بەپێی ئەو یاسایانەی کە هەیەە لە ئێرانە بێ 20 ساڵ بێ لە تورکیا بێ 18 ساڵ بێ لە کوێت و سعودیا بێ 23 ساڵ بێ مافی دەستەبەرە دەستەبەرکراوە وەک ئەو کارمەند و کرێکاری کە لە کەرتی گشتی ئیژەکە بۆ نمونە ئێستا لە وڵاتی ئێمەیە بەداخەوە فێڵێکی گەورە ئێمە یەکەین خاوەن کۆمپانیەکان من ئێستا لای ئەوەدانە نیشتم بەڵام ئەوە فەرهەنگە ناشرینە پیسەکەی زمانی ڕژێمی پێشوە ئێمە بەردەوامین لەسەری ئەویش ئەوەیە کارمەندێ لای من دەست بەکارە بێت معاشەکەی $1000 تەنها ئەچم لە زمانی ئیجتیماعی $200 بۆ ئەنووسم مانگی $28 بۆ ئێم بەڵام بە پێی یاسای زمانە بێت $280 بۆ بم بەس دەولاتریشەوە کە بیرەکەینەوانێ زمانی ئیجتیماعی کرێکاری وڵاتی ئێمە کاتێکە لە ناو پرۆژەکەی منە تاسە لە ناو پرۆژەی منە 5 کەس مردووە کە ئەچی بۆ زمان چی بۆ بڕێتەوانێ حەزەکەم لە دوای ئەو بەرنامەیە لە پەیام وەزارەتی کار و دەسەبەکردنی کۆمەڵاتی داوام لەسەر تۆمارکەن لەسەر ئەمە بەڵام بەداخەوانێ کە ئەچی بە معاشێکی زۆر کەم کە قابلی ئەوە نیە ڕووبێ وەریگری کرێکارەکە بۆ تەقاو دەکەن چەند 200,000 150,000 جارێ ئەوە لە لایەکی ترەوانێ ئەوانەی کە چاویان کوێرە بێت ئەوانەی کە دەستیان لە دەزێن بە پێچەوانەی وڵاتەکانی دراوسێمان زۆر ناڕۆم وڵاتە دراوسەکانمان ئەمە یەک بەداخەوانێ لە وڵاتی ئێمە کرێکارێ 5 ساڵ 10 ساڵ لە کۆمپانیاکە ئیژەکات من ئەم ساڵی 2017 دەیان کەسم ئیزن ناوە لە کۆمپانیاکەی خۆم 10 ساڵ ئیشم بۆ کات کە ئەچێتە دەرەوانێ هیچ مافێکی نەما تەواو فلیمی سوتا بەم لەوەنی بە زمانی کوردی قساکەم چۆنی فلیمیە سووتێ ئەم کرێکارە لە کۆمپانیای بەڕێز یاخود لە کۆمپانیای ئەحمەد مەحموود هەر کەسێک کاچێتە دەرەوانێت چەند ساڵێکی کردووە ئەی باشە ئەی کوا بیمەی بێکاری لە وڵاتەکانی تر لە ئێرانە لەبەرەوەی ئەم کەسە 5 ساڵ 10 ساڵ ئیشی کردووە بەقەدەر ئەوەش پارەی یاوە بە زەمانەگەر هەتاوەکو ئیشێکی دەزەکەوێتەوە بێ مەعاشی خۆی مسۆگەر بێت بەداخۆ لە کوردستان عێراقاوە نیە ئەوەی کە ماڵوێران بوو لە قەیرانی دارایی و سیاسی کوردستانە برای شیرینم کرێکار بوو ئەوانە بوون کە لە کەرتی تایبەت ئیشان کرد بۆ نمونە یەک نمونەی زۆر بەسڵێمێ تۆ ئەزانی ئێمە لە ساڵی 2013 وانێ ئەو هەموو 1000 کەسەی کە دوایی ئەگەر پرسیارم بکەی ئامارەکانە بە مەزبوطی ئێمە کەنارمانە ماڵەوە ئیزنماندان کۆمپانیا گەورەکان تۆ ئەزانی ئەمانە بێ ئیش کەوتن بێ دەرەتان کەوتن ئەمانە چیان بەسەر هات هەندێکیان تووشی ئەستەن کێشەی کۆمەڵاتی بوون هەندێکیان وڵاتێکی ئێمان بەجێش هەندێکیانەوە بوون کە لە بەحرەکانە لە خنکان ڕۆشتن بۆ خارج بۆ چونکم هەموو هەلێک بەڵامەوەی لە کەرتی گشتیا بوو بە ڕوعە موچەکەش بێ ئەگەر بە 3 مانگجارێکیش بێ ئەمەلێکی هەرماوە بۆ ژیان بەس ئەوانەی کە لەلای ئێمە ئیزنمان هیچ مافێکیان بۆ نەوە جابە بۆ تاوکەم ئەوە دووهەم بیمەی بێکاری سێهەم هەموو کارمەندێک کە لە کەرتی تایبەتی ئەم وڵاتانی دراوسێ ئێمە ئیژەکات ساڵانە موچەیەکی زیادە وەرەگرێ یعنی خۆی 12 معاشە 13 وەرەگرێ بەڵام لەلای ئێمە لە کەرتی تایبەت معاشێکیشی لێبڕین چوارەم هەموو ئەوانە مافی خێزان وەرگنەگەرێکی خێزانی هەبێت یەکسەر حەقی خێزانەکەشی بۆ تەسبیح دەکەن لەم کارمەندە خێزانیە خاڵێکی تر مافی مناڵ وەرەگرێ و هەروەها خاڵێکی تر کە زۆر گرنگە لە پشوە ڕسمیەکانە ئیشی پێ ناکرێت بەداخەوە من ئەمڕۆ قێزم هاتەوە لە کەرتی تایبەتی کوردستان من ئەمڕۆ بۆم دەرکەوت
زۆر عیبێتر لەمە دوا من بڵێم وتە بێژی هەندێک لەوە بەرهێنەرانم کامڕۆیەکی ئایر بوو ئیشان بە کرێکارەکانیان بەکرێکارەکان نەکرد من ئەمڕۆ هەموو پرۆژەکانم کرد بە عوتڵە پاریش کردومە هەموو بەڵام کاکە ئەخلاق نەماوە لە وڵاتی ئەمەیە لەیەکی ئایارە لە هەموو دنیا لە وڵاتە زۆر دواکەوتوەکانە کرێکار و کاربەر نابێتەوە سەر ئیشەکەی ئەو ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە ڕۆژی ئەو کرێکارانەیە تەنانەت ئێمەەوەشان پێڕ نافەرموین باش زۆر باشە بەس ئەو پێنج مافی کە باس کردوتت لە وڵاتانی دراوسێ هەیە و لای ئێمە نییە پەیوەندی بۆ یەک لە کوردستان یاسانی یاخوێ وەکو خاوەن و بەرهێنەر ینی تەطبیقی یاسانەکەن و بۆیە ئەو مافانە هەردوو شتەکەت صحیحە هەردووکی تەواوە لە وڵاتی ئێمە یەکەم یاسانیە دووهەم یاساش ئێمە تەطبیقی ناکەن نازانم من قسەیەکەکەم لێرەوانەیە ئەم قسەیەم تۆزێتومە چونکەم لە سەرتاسەری ئەو وەزیرانەی کە وەزیری کار و دەسەبەرکردنی کۆمەڵاتی بوون ئەم وەزیرە لە هەمان باشترەکە ئێستا وەزیرە بەڵام من بم لە جیاتیەوە ئەبوایلێکی ئارا ئیستیقالی بکردایە لەبەر ئەوەی ئەساسا نەیتوانی بێ هەندێک لەو کۆمپانیانەی کە ژمارەیەکی زۆر کرێکارمان لابوو لێپرسینەوەیکی جدیمان لەگەڵا بکە یاساکەی وە خۆی تەطبیقا بە سەرمانە ئەی بۆ نایە بەیانی مەلەفی کۆمپانیەکان هەڵاتەوە بزانەکە یعنی چی من مهندسم لایە مهندسەکە مانگی 1500 دلار معاش وەرەگرێ بەڵام 28 دلاری بۆ بەم ئەمە پێچەوانەی یاساکەیە ئەمە لە هەزارایەکی معاشەکەی نیە ئەمە پێ بەڵام لەلایەکی تریشەوانەیە طبعا ئەبوایە ئێمە هیچ نەبووە لە خولی هەشتی پەرلەمانە بەداخەوە پەرلەمانی کە نازانم زوو لە دایک و زووش مرد بەداخەوە زوو لە دایک و زوو مرد بەداخەوە پەرلەمانی کوردستان زوو لە دایک بووە ئەم ساڵ ئەمەی هەشت بەڵام زووش مرد ئەبوایە ئێمە ئەم یاسایەمان هەموار کردایەوە بە جۆرێ یاسای کار و دەسەبەرکردنی کۆمەڵاتی ئێستا من جارێک حتا لەگەڵ تۆزێ هەموارمان کردوتوانێ هەموارێک کراتەوە بەڵام هەموارەکە لە بەرژەوەندی کرێکار و کارمەند نییە کاکە براگیان من ئەپرسم لە تۆ نەتیجەی کاکە لە ساڵی 2003 ئێمە ڕژێمی پێشومان چی لێ کرد ڕژێمی پێشوو ڕۆژ باشە ڕوخە لە 2004 و 5 دەستکرا بە نووسینەوە دەستوری عێراق لە 2006 حکومەتی کابینەی یەکگرتووی کوردستان دیسانەوە دروست بووە طبعا ئەو کابینە یەکگرتووی کە بەشێکی هەرێکی نەگرت بەڵام هەندێکی یەکی گرت بەڵام وەرە ئافرین بۆ هەموو ئەو وەزیرە بەڕێزانەی کە وەزیری کار و دەسەبەرکردنی کۆمەڵایەتی بوون نەیانتوانی تاوەکو ئێستەش لەماوەی ئەزانی کە باسی 2006 ینی چی ئەزانی ینی چەند ساڵەوە پێش کاکە برا چەند ساڵەوە پێش 21 ساڵ لەمە پێش 2006 ساڵ قوربان عەفو حوتمان هەیە 11 ساڵ لەمە پێش بەڵام ئەگەر بڕۆینەوە بۆ پێشووتر ئێمە بۆ نەوەت و ئەوانە بڕۆینەوانێکە حکومەتی کوردی دروست بۆ 25 ساڵ لەمە پێش کەواتە ئەگەر ئێمە بچینەوە بۆ یەکەم کابینەی حکومەتی هەرێمی کوردستان دروست بۆ ئێستا کرێکاری کردی تایبەت تەقاوت بوونایە بەیانی داواکەم لە وەزارەتی کار و دەسەبەرکردنی کۆمەڵایەتی ئادەی ئاماری تەقاوتیەکانی کردی تایبەتی کوردستان بڵاو کاتۆ بزانێکم بە هەموو چەند پارە لە کۆمپانیەکان کۆکرابێتەوە ئەم پارەکەمەی کە ئێمەین ڕوعێکی پارەکەین لە سادەی پارەی کرێکارەکانمانین بە زەمان و دەستەبەکردنی کۆمەڵاتی چەند کۆکرابێتەوە باشە لە ماوەی تەحەداکەم لە ماوەی حکومڕانی کوردستانە زیاتر لە 200 ملیار دینار پارە کۆکراوەتەوانێ بەلای کەمەوانەیە ساڵانە هەموو ساڵە چەند ملیار دینارە کۆکرێتەوە ئەم پارەیە بۆ کوێچێ کە خزمەتی کرێکار و خزمەتی کارمەندی کەرتی تایبەتی پێ نەکرێ ئەزانی چی من سرم سوڕماوە لە هەندێک لەو شیعارە چاکسازیانەی کە ئێستا حکومەتەکەی خۆمان هەڵی گرتووە بۆ نمونە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان کە باسی چاکسازیەکە هەموو جارێ ئەو یاسایانەی ئەو بڕیار و ڕێنمایانەی کە دەریەکەن عەفو بڕیار و ڕێنمایی دەرەکەن چونکە حکومەت ناتوانێت یاسا دەرکا هەموو ئەو بڕیار و ڕێنمایانەی کە ئێستا حکومەت دەریەکە ئەڵێ چی ئەڵێ ئێمە هەوڵە دەین کەرتی تایبەت ئەو فەراغە پڕکاتەوانێت چاکسازیەکەین لە مۆزارەتەیە ئەمە ئەکەین بۆ نمونە ئەڵێ ئاوەین بە کەرتی تایبەت کارەباین بە کەرتی تایبەت لەمە دواپاکردنەوەی گەڕەکانین بە کەرتی تایبەت بەڵام کام کەرتی تایبەت ئەی ئەگەر وەختی حکومەت ئێستەوێت تەحویلات کا بە هەزاران کارمەندی کەرتی گشتی بینێرە بۆ کەرتی تایبەت بینێرە بۆ لای من هیچ مافێکی نییە جارە نابێنێ ئەمە مافەکانیان دەستەبەرکەین بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی قانونی بە شێوەیەکی شەرعی ئەو کاتە ئەگەر کەرتی تایبەت خۆی ئەو لاواز بێنێتوانێ ئەم کرێکارانە لە داهاتوێکیان بۆ مسۆگەرکە هەموو کەس لە ژیاناکە ئیژەکە بایمە نەڵێن وەک شیوعە کۆنەکان چونکەم شیوعە کۆنەکان کرێکاریان ڕیسوا کرد لە دنیاە بەڵام هەموو کەسێک کە لە ژیانە ئیژەکات بۆچی ئیژەکە تەنها بۆ ئەوەنی ئەم ماوەیە کیلۆ تەماتە بکرێ بە 2006 بێنێتەوە دەرخوادی مناڵەکانی با بەڵکو بۆ داهاتوە بۆی سبەنی ئەم پیاوە کە مرد کە پەچی کەوت ئەو ڕەنجی چەند ساڵی کەیاوێتی بتوانێت جارێکی تر وەریگرێتەوانێ بۆ مناڵەکانی بەس ئەوەی کە ئێستا لە کەرتی تایبەت گرێبەز نییە لە نێوان کرێکار و خاوەنکارە یاخود ئەگەر ئەم خزمەتی کە لە لێرەشەوە جارێکی تر داواکەم لە من تەبعاً ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بەڕێوەری گشتی کار و دەستەبەکردنی کۆمەڵاتی بۆ وەزیر بە تاریخی کوردستان
بەڕێوەبەری لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەموو بەڕێوەبەرەکانی کە لێم عاجز بن مەرحەبای مەلایاسین نەکەن ئەم بەڕێوەبەری گشتێکی ئێستا هەمانە ئەم وەزیرێکی ئێستا هەمانە من بۆ ناڵم کە سەر بە کیانێکی ئەوەن خوا ئاگادار ئەمی کە قساکەم لە دڵەوە لە هەموو کە زیاتر دڵسۆز بوون بۆ کرێکاروک بەڵام یاسایەکیان بەدەستەوە یاساکە ڕۆحیتیانە ئیش ناکە کاکە براگیان کاکە برا با من بەڕێوەبەری گشتی کار و دەسەبەرکردنی کۆمەڵاتی لەگەڵ منابێ بۆ چین ئەچین بۆ ئێران ئەچین بۆ تورکیا ئەچین بۆ تاران بێ لەگەڵ ما ئەگەڕێم بزانین کرێکار لە کەرتی تایبەت کە ئیژەکە ئایا من ئەپرسم لێرە ئەپرسم لە بەڕێوەبەراتی گشتی کار و دەسەبەرکردنی کۆمەڵایەتی لە سلێمانی لەو بەڕێوەبەراتی گشتی کە پەیوەندی بۆ وەزارەتی کارەوەیە لە سلێمانی ئەپرسم ئەو عەقدەی کە ئێوە هێتانە یەک کۆمپانیا خۆ جێبەجێ کات هەموو کۆمپانیەکان خۆیان بۆ خۆیان بوون بۆ وەزارەتی بۆ خۆیان عەقدی خۆیان هەیە ئەبێ ئێمە ئەمڕۆ لە ڕۆژی نەک چاوپۆشەکە لێپرسینە کاکە عەزیزەکەم زانی کێشەکە لەوە لە وڵاتی ئێمە لێپرسینەوە نییە لە وڵاتی ئێمە بەدواداچوون نییە لە وڵاتی ئێمە خەڵک ئەوە خۆمان مەشغوڵ کردووە فریا ئیشەکان ناکەوین لە وڵاتی ئێمە کاتێک گەزان شەو و بەیانیشمان بێتەوە ڕۆژە لە وڵاتی ئێمە ئەسڵەن من هەر ئەمە ئاڵم گەورەترین کێشەی ئەم وڵاتی ئێمە لەبەرەوەی وڵاتەکە ئێمە ئەم وڵاتە بە سیستەم دروست نەبوو ئەو نیزامەی کە هەمانە نیزامێکە بۆ هیلاکردنی مێشکی مرۆڤەکانە ئەوەیە فریا ناکەوین ئەینا من بم لە جیاتی ئەوە بەبێ هیچ پێویست ناکات تۆ مدیر عامێکی ئێستا لە سلێمانی تۆ وەزیرێکی وەرە بە بەسەر کۆمپانیای بەڕێزە ئادەی عەقدەکانتانم بۆ دەرکەن سەیری عەقدەکانی کە سەیری یاساکەشکە یعنی چی من بە پێچوانەی یاسا عەقدەکەم وەرە بلم بگرە مەلایاسین وەرە بۆ مەحکەمە بم کە بەناو دادگا ئەمە یەک دووش بەڵام یەک شتی کەش هەیە ئەبێ دوعایەکیش بۆ کافرکەین بەعزێ جار چونکە مەگەر دوعا بۆ کافر نەکەی خوای هیدایەتی نایە ئێستا زۆر جار ئێوە خۆمان ئێمە ئێستا لەم کەناڵە ئیژەکەین ئەمە کەناڵی هەمومانە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر جار دوعای بۆ کافریش کردو بۆ منافقیش کردو بەڵام بێمە دوعایەکیشکەین بۆ چی دوعاکیشکەین بۆ کۆمپانیا چاوچونەکانی کە ئەوەن بەڵام بەداخەوانێ ئەگەر بێن ئێمە پارەی زەمان ئیجتیماعیش بە مەزبوطی بین هیچ بەرچاومان ڕوو نییە سبەینە خزمەتی کارمەندەکانمان بکاتەوانێ بۆیە ئێستا خەڵک لەم وڵاتەی مەزانی چێ کاکە براگیان وەڵاهی سوێنە خۆم بەخوا سوێنەکەم ناکەوێت کەفارەتەکەشی نام یەک کۆمپانیا میزانەی خۆی بە ڕێکوپێکی نایە بە زەریبە هەموو میزانەکانمان هەمووی بۆ خۆڕزگارکردن هەموو چین زەرەر پیشانین هەمووی قازانجمان کرد و چین زەرەر پیشانین یەک کۆمپانیا ئێستانە گرێبەستەکانی وەگە و گرێبەستە ناکە کە وەزارەتی کار و دەسەبەرکردنی کۆمەڵاتی دیاری کردووە کەسیش دەپرسینەوەمان لەگەڵا ناکە بۆیە ئێوە بەڕاستی من ئەمڕۆ چەند شوێنێکی تریژبانیان کردبووم چاوپێکەوتنیان لەگەڵا بکەم بۆچی ئەم ئێرەم قوبوڵ کرد ئەم بەرنامەی جەنابتانم قوبوڵ کرد هەستی پێیەکەم یعنی هەندێک لەم بەرنامانەی ئێوە دوای ماوەیەک ئەیبینم دقی بەرنامەکانتان زۆر جار ڕوا بۆ شوێنەکان ینی زۆر جار من لە پەیام بەرنامەم کردو لەناکە وەزیرە تەلەفۆنی بۆ کردم گلەی لێ کردوم خۆزگە ئێوە خۆتان وەک ئەم بەرنامەیە چونکم ئەمە بەڕیایی ناڵم ئەمە بەرنامەیەکی باشە ئەمە کەناڵێکی باشە بەدوات ئەنجا ئەو وازانەکەم هەڵەشم نەکرد بێ مدیر عامەکە وازان سەر بە کۆمەڵی ئیسلامیە بەڵێ لە سلێمانی خۆزگە هەوڵێکمان باە ئەم ڕاستیانەی کە لە یەکی ئایاری ڕۆژی کرێکارانە باسیەکەین بتەقێتەوە کاکە با بە سەرچای مەلاسین و مەلافڵان کەس و مەلا چیا بتەقێتەوانێ هەمووی ئەوەی کە ئێمە لە ماوەی ڕابردووە کردومانە بۆچی ئێمە یاساکانی کار و دەسەبەرکردنی کۆمەڵاتی و کۆمپانیەکان جێبەجێ ناکەین زۆر باشە بە سەبارەت بەوەی کەمڕۆ سندیکای کرێکاران ڕاگەندراوێکی بڵاو کردبووە سەبارەت بەوەی کە 180 ملیار دینار لە پارەی کرێکاران حکومەت سەرفی کردووە لەو قەیراندا لەین سندوقی دەستەبەری کرێکارانیش بەتاڵە یعنی دەکرێت لە قەیرانی دەست بۆ ئەو بڕەپارەی بۆ دەستبووە نابێت ئێمە دەستمان بدۆ بە پارەی سندوقی سەرەتان خەڵک لە خەستەخانەی هیوا سەرەتانێتی کارتۆنێک گەرە $4 لێ وەرەگرین ئەیخێنە سنووقێکەوانێ بۆ ئەوەی ئەو داماوە بێدەرامەتانە نەمرن ئەوانەی سەرەتانیانە کۆمپانیا ئەگەڕێن بۆ شتێ پارەیان دەستکەوێت بۆ لەم وڵاتەیە دەست بۆ چی نەبراوە بۆ چی کەماوە ئێمە لەم وڵاتەیە دەستی بۆ بەرین بەجددی من هیوادارم ئەگەر تەمەن باقی بوو لە داهاتووە ئەمڕۆ ڕۆژیەکی ئایاری یادی کرێکارانە لەسەر ئەم بابەتەی ئێمە قساکەین بەڵام لە داهاتووە بەرنامەیەکی ترەکەین ئێمە تووشی شڵەژاوی و تووشی چ کارەساتێکی ئابووری گەورە بووین لە کوردستانە کە تاوەکو ئێستش خۆناکە هیچ کەسێک خۆناکە بە سەحەبی ئابووری کوردستان کورەکە بەس پرسیارە لە یەکەم لە کورد دەڵێ کورد ئەڵێ لە قشووی چ عەتارێکا بووە ئەمە کەلیمەیەکی کوردی هیوادارمانەی پەندی کوردی خوێنەوە بیخوێنەوە حکومەت چەکێکی داوەتە دەست مقاول لە جیاتی پارە و مافی خۆی ئەم مقاول لە داماوە ئێستانە ئەم چەکەی خۆی لە بازار باسی کرێکاری چێکەین ئێمە ئەسڵەن نەکرێکارتیا چوو شتێک نەماناوی مقاول بێ شتێک نەماناوی کەرتی تایبەت بێمە ماڵمان وێران بوو وەرە معقولە ئەم مقاولە ئێستا مدیر بانقێکمان جەڵدە لێیاوە لە خەستەخانەیە مدیری بانقێکمان زانی بۆ جەڵدە لێیا ڕۆژێک با بۆ دیگەڕمانێ بەڵێ مدیری بانقێکمان لەسەر لە خەستخانەیە جەڵدە لێیا و 2 مانگە بێهۆشە ڕۆژێ خۆم لە ژوورەکەی دانیشت بووم مقاولی هاتە ژوورەوە بۆ لای هیوادارم ئەمەی باسیەکەم هەندێک
کەس کە سەیری ئەو بەرنامەکە شعوری هەبوو ئێستا بەس ئەمی لەبەرچاو بێ پیا مەقاولێ هاتە ژوورەوتی کاک فڵان کەس من 2 میلیارد دینارم لە حسابەکە پارەی خۆمە مەکتەبم بۆ حکومەت دروست کردو ئیشم کردو ئیشەکانم تەواو کردووە عارفەیە ئەتوانی 200,000 دینارم بیتێ 200,000 دینار بەس بۆ مەسرەفی جەژن والله نیمە من مقاول بووم ساڵانی پێشوو خێرە خەڵک خێر و سەدەقەی لە من وەرەگر بەس ئێستا خۆم هاتووم لە پارەکەی خۆم 200,000 بەرێ بانقەکە چی پێوت وتی داوای لێبرنەکەم ناتوانم کابرازانی چی کرد لەبەر چای منە ئەوە مێزەکەی هەڵگێڕایە بەسەر لە موچای مدیری بانقەکە چوە دەرەوە زای مدیری بانقەکە بەچی من وتی کاک مەلا یاسینگیان لەسەرەوە لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی داراییەوە قەراری سەقەت دەرەکەن خەڵک بە ئێمە ڕژێ ئەو مدیر بانقەم بینی دایان حاڵەتی ئاوان بەرامبەر مدیر بانقەکان کرد ئێستا مدیر بانقەکان هەمی جەڵد ئەوە تا پیاوێکی وەک کاک سالار کێکێکە لە مدیر بانقە سەرکەوتوەکانی ئەم شارە جێگای فەخر و شانازی ئەم شارە بوو بەهۆی خەڵک و بەهۆی ئەوەی عەزیەتی ڕۆحیان نا گرتیان سجنیان کرد بە ناحەقی دوایی جارێکی تر عەزیەتیان نا جەڵدە لێ یا ئێستانا بێهۆشە 2 مانگە لە خستخانەی شارە ئایا وەزیر لێی پرسیوانێ حکومەت لێی پرسیوانێ ئەو هەموو قەرارە ناڕەوا نادروستیان نادۆتە خوارەوانێ بەس فی سەبیلی ئەوەی کە 2 دینار جا هەندێک لەم وەزیران ئازانی چیان لێ هاتووە جاران ئەگێڕنەوە ئەڵێن هەندێک پیاو هەبوون کوڕیان هەبووە بە کوڕەکانیان تۆ بڕۆن چۆن پارە پایەکەن پایکەن ئێستا بە جددی ئەم قساکەم لەسەرمە حەز دەکەم چیشم لێکەن لەم کوردستانی ئازان ڕۆژی هەر لەسەرم زمانمە بڕن چاگەزانم بەڵام ئەرە وڵات چەندین جارە هەڕەشەی زمان بڕینم لێکراوە بەس تاکیدم زمانیشمە بڕن بەڵام ئەم لە ئێستا من وای ئەبینمەوانێ حکومەتی ئێمە بە هەندێک لە وەزیرەکانی وتووە بڕۆ چۆن پارە پایەکەن بڕۆن حەزیەکەی مەقاول لە ناوە بن کرێکار لە ناوە بن بازار لە ناوە چیە میوەفرۆش ئیشی نامێنێ سایاق تەکسی ئیشی نامێنێ خەڵک فەسادی بڵاوە بێتەوە لە هەچی شتێک بڵاوە بێتەوە بەس بڕۆن پارە پایەکەن بۆ حکومەت مەعاش بن کاکە حکومڕانی و دەوڵەتداری ئەوان ناکرێ برا عەزیزم بەدڵنیاوە پێتان ئەڵێمە وڵاتانی کە تووشی هەزمە اقتصادی بوون تەنها لە مودێکی زەمەنیا توانیویانە چەندین ڕێنماوی یاسا و شتی گرنگ دەرکەن بۆی خۆیان دەرباسکەن بەڵام ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ سەیریەکەین تەنها جومگە ئەساسیەکانی ئێمە کە ئێستا باسی جومگەی ئەساسی ئابوووریەکەم ئاگادار بووە کە ئێستا ئیفلیج بووە بەهۆی ئەم قەیرانانەوانێ تەنها باسی چییە؟ باسی ئەوەیە کە چۆن لە وڵاتی ئێمە جارێکی تر سیاسەتی سەقەت دەست پێ بکەینەوانە جارێکی تر بین شیعار و ئەرە بەیاننامە ئەم وڵاتی کاول نەکرد برا عەزیزم چەند بەیاننامە دەرنەچوو چەند کۆبوونەوە نەکرا چەند چی نەکرا کوا نەتیجەکانی لە ڕۆژی کرێکارانی جیهانە ئەمڕۆ من ئەعلان یەکەم وە گوتە بێژ یەکێتی بەرنامەی کوردستان تەنها 6,000 کەس ئێستانە لە پرۆژەکانی و بەرهێنانیژەکەن لە کۆی 283,000 کەس چیان لێ هات ئەمانە بۆ کێ ڕۆشتن ئەو کەسانی کە لەلای ئێمە ئیشیان کرد و ڕۆشتە ماڵەوانە چیان بەسەر هات 6,000 کەس لەسەر تەسەر لە 6,000 کەس من باسی کردیەوە بەرهێنانەکەم باسی کرد دەکردیەوە بەرهێنانە تەحەداکەم لە هەموو پرۆژەکانی و بەرهێنانە کە ئێستا لە ئیشایە 6 بۆ ئێستا راپۆرتێکم حاضر کردووە لە چەند ڕۆژی داهاتوو لە کۆڕێکی ڕۆژنامەنووسیا بڵاویەکەمانێ لە سەرتاسەری کوردستان ئێستا 6,000 کەس لە کۆی 283,000 کەس 2013 283,000 کەس دەکەرتی تایبەت تا ئیشە کرد بە کۆی پرۆژەکانی کردی تایبەت بە کۆی پرۆژەکانی بەڵندەرایەتی و بەرهێنان 280 ئەی بابە ئەم ڕقەمێکی ترسناکە ئەی ئەم خەڵکە وازی لە کەرتی تایبەتێناوە ئێستا بێ ئیش بووە لەکوێیە چییە کات ئەمەیە شیرازەی کۆمەڵگا ئێمە تێکچۆ کەس نییە لێی پرسێتەوانێ ئەمەیە پیاوی شەریفی شارەکەی من وای لێ بێت کە بە ئاژداوی محتاج نەبووە بە ئاژداوی خەڵکی لەم شارەی توایە بە ئاژداوی محتاج نەبووە کوڕی پیاو کوڕی حەڵالخۆر لە بگەڕەوە بۆ بنەچەکەی ئێستا محتاجە ئێستا جاری وایە تەنەزولەکە بۆ کۆمپانیەکان بۆ 200,000 دینار ئەمەش ڕژاوێکی زۆر گەورەیە لە داهات و لە ژیانی گوزەرانی خەڵکا دروست ئێستا ڕێژەی بێکاری وەزارەتی پلاندانان لەو ماوەیەدا ئەمەرێکی بڵاو کردبوو باز دەبێت کە لە 13.5 ڕێژەی بێکاری ئەوەی کە لای ئێوەیە ڕێژەی بێکاری چەند وڵی کاکە براگیان من احترامی زۆرمەیە بۆ وەزارەتی کار و بۆ وەزارەتی پلاندانان ئامارەکان نەک هەڵەیە هیچ ڕاز نییە لێرە ڕەتیەکەم و بەیان داوام لەسەر قەیدکەن کاکازانی ڕێژەی بێکاری عەزیزەکەم ئێمە ئەسڵەن مەسحێکی مەیدانی جوانمان نییە لە کوردستانە بین پاڵپش بە کۆمەڵێ داتای گرنگ و مەزبوط بین بڵێن بێکاری ئێستا بەعکسەوانێ ئێستا لە کوردستانە لە بازاڕی گەورەی کوردستانە لە خاڵە سنووریەکانەوانە کە پێشتر لە ساڵی 2000 لە ساڵی 91ەوە کە یەکەم جار ناومان ڕاپەڕینی نەوەیەک هەتاوەکو 2013 ئەمە لە برای خۆت وەرگرە لە خاڵ سنوورەکانەوە بگرە هەتا هاتین بۆ مەطعەم و لۆری و گواستنەوە و ئوتێل و چێشخانە و پیشەوەر و دەستگێڕ و ئەوەی کە قۆنەرە بۆ یاغەکات و ئەوەی کە ئیشیە کرد 1 ملیۆن کەس ئەعتیمادی لەسەر بازار بوو 1,450,000 کەس لە حکومەتە ئیشی ناکرد 1 ملیۆن کەسی ئیشی ئەعتیمادی لە بازار بوو کام بازار ئەو بازاڕی کە لە ساڵی 2013
خزم و کەسوکارەکەی خۆم ئێمە ئەوەمان ئێستانە هاتوین مەدانیان مەسحمان کردو خەڵکمان نادۆتە بازاڕوانێ لە 2013 دوکانی کردوتەوانێ دوکان لە مانیەکە بەقەدەر ساڵێکی 2016 شتی فرۆشتووە بەقەی یەک ساڵی دووەزی لە یەک مانگا فرۆشتنەکەی بای چەند بۆ ئەمە لە برای خۆت وەرگرە لە یەک مانگا لە ساڵی 2013 فرۆشتنی 3,750,000 دینار بوو لە یەک مانگا بە درێژایی ساڵی 2016 بای 3 ملیۆن دیناری فرۆشتووە کەواتە 11 مانگ ئیشینەوە یەک مانگ ئیشی بووە لە کۆی ئەو ملیۆنە کەسەی کە احتیمادیان لەسەر بازار بوو لە دارتاشەوە لە ئاستنگەرەوە لە پیشەوەرەوە لە بۆیاخچێوانێ لەوەی کە باریەکە لە مەطعەمەکانەوە هەمووی ئەوەی کە احتیمادی لەسەر بازار بوو لە خاڵ سنوورەکانەوانێ 700,000 کەس ئێستا بێکارە من تێناگەم وەزارەتی لە کەرتی تایبەت و کەرتی دیکە هەمووی ئێمە بازان چکە کە تۆ گۆرە برای خۆت بگرە کەرتی تۆ برای عزیزم کەرتی گشتی ئەوەیە کە معاشخۆری حکومەت وەرگێ ئەمە پێڵەن کە لە هەموو دنیاە ئەمە لە هەموو دنیا سێ کەرتەیە کەرتی تایبەتەیە کەرتی گشتیە کەرتی تێکەڵ هەیە زۆر بەداخۆ لە کوردستانە کەرتی تێکەڵ نییە لە زمانی ڕژێمی پێشوا کە ڕژێمێکی دیکتاتۆری ئیشتراکی بوو کەرتی تێکەڵ و بەڵام لای ئەمە کەرتی تێکەڵمان ئێستا کەرتی تێکەڵی کوردستان بوو بە کەرتی تێکەڵی حیزب بوو حکومەت بەداخەوە کەرتی تێکەڵ نەماوە ئەوە ئەبێ بە تایبەت بەرنامێکی بۆ بکەین کەرتی تێکەڵ چییە باسێکەوە زۆر گرنگە بەداخەوە کەرتی تێکەڵ نەما بۆ وڵات ئاوای هاو بەڵام کەرتی تایبەت و کەرتی گشتی ئەوەی کە معاشخۆری حکومەتە کەرتی تایبەتی ئێمە ئەوەیە هەر کەسێ ئەگەر ئێستانە بۆ نمونە من یەک نمونەی زۆر بەسی دێم بە جەنابەت ئەوەی کە قۆنەرەیەک بۆ هاغەکە ئەوەی کە لە هەر شوێنە ئیژەکە بەس پارە لە حکومەت وەرنەگرێ و پێڵەن کەرتی تایبەت یعنی ئەم کەسە بە تایبەت خۆی ژیانی خۆی جێبەجێەکە پەیوەندی بە کەرتی گشتی نییە 1 ملیۆن کەس لەسەر تاسەری کوردستانە لەو 5 ملیۆن کەسەی کوردستان ملیۆنە کەس احتیمادی لەسەر بازار بوو یعنی ئەوەی کە ئەچوو شتێکی وەرەگرت شتێکی ئەفرۆش گۆرەویە هەر چی شتا ئەوەی ئیشە کرد ملیۆنە کەس احتیمادی لەسەر بازار بوو لەو ملیۆنە کەسە ئێستا ئەم دقەی کە بۆت باز دەکەم 700,000 کەسی بێکارە ئێستا لە کوردستانە ئەو 300,000 کەسەشی بێکار نییە بەڵام بڕۆ سەیری کە معاشی گەورە لە کۆمپانیەکانی کەرتی تایبەتیشە بۆ لە تۆ هەر معاشی حکومەت دێم هەر گرەی لە حکومەت دەکەن ئەڵ حکومەت معاشی دابەزانەوە وڵا کاکە یەک شتێ پێ بڵم کۆمپانیا گەورەکان تەحەدایانەکەم ئێستا لە سلێمانی من و تەبێژیانم بانی تەریقم کەنەوانێ کێ خۆی زۆر بە گەورازانێ ناو ناهێنم ئەوە معاشیان کەم کردو تۆ مەگەر خوا بزانێ ئەنی وەکو سیستەمی گواستراوەتەوە پاشەکەوتەکە بۆەوەی بەڵ ئێمە هەر نەک ئەوەی حکومەت ناوی پاشەکەوتە ڕۆژە لە ڕۆژان خۆی قەرزا کرد لە قیامەت ئەم مۆزەفانەوەری طبعاً پاشەکەوت داگادار بە مۆزەفینی کوردستان لە قیامەت وەرێگرنەوە تەحەداکەم یەک مۆزەفی حکومەت لە دنیا کەس وەری ناگرێتەوە بەزەوە بۆ قیامەتەوە پاشەکەوتە لە پاشەکەوت لە قیامەت وەرێگرنەوە بەڵام ئێمە لە چۆن دڵنیەکەمە لە قیامەت وەری کاکە برا پاشەکەوتی چی پاشەکەوت لە سلێمانی 2 ڕۆژ داوام هەیە و لە هەولێر 5 ڕۆژ داوام هەیە تۆ بەس ئەمە لە تۆ پرسم با ئەمە لێرە باسێکی ئەمە بکەین حکومەت ئەمە شتێکی وروژان بەس ناچارنەوە بەرنامەیە باسی کەم حکومەتی هەرێمی کوردستان ئێستا معاشی کەم کردوانێ بۆ نمونە ئی مۆزەفێکی حکومەتی کردووە بە 300,000 دینار پێش جاران چەنە بۆ 700,000 بوو ئێستا مۆزەفەکە بای 300,000 ژەکە دایرەکان حکومەت 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژی ژەکەن پاشەکەوتێکی ئەساسەن خۆ باسە منە پرسمانێ ئەگەر 2 ڕۆژ حکومەت ئەم پاشەکەوتەی گێڕایەوانێ بۆ مۆزەفینیش چۆن قەربووی ئەو کاتاناکەن کە نەچونێتەوە بۆ داوام کێ داوامەکە کاکە برایستە لە سەعات 12 داوام نامێنێ ئەوانەش کە داوامەکەن ئەو بەرتیل خواردنەی کە ئێستا لە کوردستانە دروست بۆ لە عەقڵی بەشەر چۆتە دەرەوانەیە ئەزانێ ئێستا بەرتیل خواردن چی داتوە لە کوردستانە ڕەشوە خواردن چی داتوە ئێستا بۆ کاکە بۆ ئێستا بۆ لە کوردستانە ئەو حکومەتی ئێستا هەمانە ئەو دایرە و دەوڵەتی ئێستا هەمانەی 2013ە کاکە ئێستا تۆ جەنابەت بە شەو ڕێکەوتۆ تەخەسخانەکان وەزع چۆن چۆنیە ناقیشیان ناگرم کاکە کابرا مۆزەفێکی حکومەت سوور ئەزانە ئەو معاشەی کە وەرەگرێ بەشی بژێوی ژیانی ناکات چیەکە پەنا بۆ چێبات لە لایەکی تری شەوانێ وەرە سەیری کە ئەوەی کە لە خەستەخانە ئێستا داوامەکات بیر لە چێ کاتەوانێ شارەوانی 2 ڕۆژ داوامەکە وەبەرێنان 2 ڕۆژ داوامەکە تاپۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ داوامەکە 2 ڕۆژەکەش چۆن داوامەکەی ئەچیتە لای کە پێڵی بۆ ئیشێ ئەڵەی بە چەکوش ئەی لەسەری ئیشەکە بۆ جێبەجێ بکە بۆیە من لە تۆ پرسم ئەی خەڵک ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بیری لەوە کردەوە پاشەکەوتە وەرگێتەوانە ئەی چۆن قەربووی ئەوە کاتەوانێ خەڵک وازی لە داوامێنە لە لایەکی ترەوانێ من تێناگەم ئایا پاشەکەوتی هەولێر و سلێمانی وە یەکەگەڕێتەوە هەولێر نازانم لە ترسایە هەر چۆنێکە من باسیەوە ناکەم چۆنێ بەڵام لە هەولێر سعات 12 ئەڕۆی پێنجشەمە ئەڕۆی چوارشەمە ئەڕۆی سێشەمە ئەڕۆی داوام لەوێ ئاساییە لە دۆک ئاساییە بە کورتی لە زۆنی زەرد داوام ئاساییە بەڵام لە زۆنی ئەملا داوام خەڵک ئاگادار بە بەقەدەر ئەو معاشەی وەرەگرێ ئێستا داوامەکات بۆیە پاشەکەوتی مۆزەفینی حکومەتی هەرێمی کوردستان من ئەمە ڕێی خۆمە مۆزەفین لە قیامەتا وەرەگرنەوە لە دنیا بڕوا ناکەم وەرەگرنەوە بۆیە ئەبێ ئەوە هەر لێستە و نیەتی خێری لێبێنین سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕێنەوە وڵاتان وەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێی کورتوو دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاگیاسی نەگەر پێشتر باسمان لە ڕێژەی بێکاری کرد کە وەزارەتی پلانان دەڵێت لە 13.5 ئەو ڕێژەی کە لە سەدا چەندە لای ئێوەیە؟ وەڵی خۆی لە ڕاستیە ئێستانە ڕێژەی بێکاری لە کوردستانە 13.20 ئەی چەندە؟ ئەزانجی کاکێمە بێکاری کە بازەکەین خۆی لە جیهانە بە پێی پێوەرەکان کاتێکە وەزارەتی پلاندانان یاخود لایانی پەیوەندیدار ئەگەر بیانێ ڕێژەی بێکاری دیاریکەن ئەبێ پەنابەرن بۆ دووشت. یەکەم ئەبێ بە مەزبوطی لایەن بێ پێش وەخت چەند کەس دەکەتی تایبەت ئیژەکە. ئەمە یەک چەند کەس ئیشی هەیە. دوو ئەوەی کەرتی گشتیش خۆی بۆ خۆی ئەبێ ئاگاد لێ بێت چونکە ئێستا ئێمە بەداخەوانێت تووشی فەراغێکی زۆر گەورەی زۆر کارمەندی و زۆر کارگوزار و زۆر شت بووین لە ناو کەرتی گشتیە. بامە ئاژوەرگرێ لە لای من بێکارە لای من بێکارە بەڵێ لە بەشی هاتن ڕۆشتنی شارەوانی سلێمانی ینی زۆربەی دایرەکان هاتن ڕۆشتن لە هەموو دنیاە یەک کەسی لێیە سیستەمێکی ئەلکترۆنیە لە هەموو دنیاە لە وڵاتە دواکەوتەکانە سیستەمی ئەلکترۆنیە لەلای ئێمە 9 کەسی لێیە لەو ژوورە. ڕۆژێکیان من چون کتابم بردی وادارە نیم عاجز نەبن لەمە دواکە چوون بۆ لەمە دو احترام لێ ناگرن بەڵام کە چوم 7 کەسی لێیە دوای کتابێکم بروتم لێم وەرگرتیان وڵات جارێ نانەخۆین دوای وەرەوە 9 کەس. بۆیە لەلای خۆی ئەگەر تۆ بە پێوەرەکانی دنیا بڕێ ئەوە هەر بێکاری پێڵن خەڵکێکی زۆر بخزێنێتە شوێنێکەوە مەعاشێک لەلایەکی ترەوانێ ئەزانجی کاکە براگیان بێکاری چییە؟ من ئەپرسم ئێستانە ئەساسەن خۆی بۆ خۆی جوڵەی بازار و خواست و پیشاندانی بازاری کوردستان کابرا کە دوکانەکەی کردوێتەوە لە بەیانیوانێت تا ئێوارە لە جادەی مەولەوی سفتاح ناکە ئەمە بە بێکار نازانی؟ ئەگەر بە شێوەیەکی زانستی ئێستانە ئێمە بین مەسحێکی مەیدانی بکەینەوە لەسەر هەموو ئەوانە بەراورد بکەین لە 2013 لەگەڵ 2017 بەس بەراورد بکەین لە 50 بۆ 60 هەموو ئەوانەی کە لە 2013 اعتیمادیان لەسەر بازار و دەست و ڕنج و عارق ناوچوانی خۆیان بوو ئێستا بێکارن. وەزیر و سەرۆکی حکوومەتەوانیش بێکارن یا کاریان نێ؟ خۆی من ناتوانم ئەوە بڵم بەڵام من وا هەز دەکەم ئەم غەوغاویە سیاسیە ناسەقامگیریە چەقبەستووی کوردستان وای کردووە هەموو ئەو پلانانەی کە حکوومەتەکە ئێمەش دای ئەنێ شەممە پلانەکە جوانە یەکشەممە باتڵە. ڕۆژی دووشەممە وەزیرێکمان هێناوە وەزیرێکی ڕێکوپێکی بە توانای لوبنان سیستەمێکی بۆ داناوین بۆ ئابووری کوردستان ئەعلانمان کرد بە جوانی هەمومان لێ بووین لە ئوتێل دیڤان لە هەولێر هەمومان دڵمان پێخۆش بنەکەوتە بواری جێبەجێکردنەوەوانێ. کێشەی وڵاتی ئێمە هەتا کێشەی سیاسی کوردستان چارەسەر نەکرێت هەتاوەکو ئەم میدیانەی ئێمە ئاوا بەرامبەر یەک کە وەستاون و لێگە خوێنین و یەکتر ناشیری نەکەین. تۆ زانی میدیای کوردی چی بە یەکترەکەین؟ تۆ زانی کورد ئێستا چی بە کوورد دەکات؟ تۆ زانی خواخوامان ئێستا شتێ لە هەولێر ڕووبە بیکەین میدیاکانی بەرامبەر ئی مقابل بیکەین بە فەرتەنەیەک ئەوەی کە لێرە ڕووەدا ئەوانش بیکەن بە فەرتەنە. تۆ پێم بڵێ ئەوەندەی لەو 2-3 ساڵەیە کە یەکترمان سوک کردووە یەکترمان ڕیسوا کردووە و دامەی 4 پەرلەمانتارەکان غەڵەتانەی تایە و پیشانێنەوەی کەین بە فەرتەنە بۆ ئەوەندە بەخەم خۆمانەوە بووین ئەوەندە بەخەم چاکسازیەوە بووین. ئەی بۆ سەیرێک نەکەین بێن وەرن کاکە ئێمە با سیرکەین ئێمە لە ماوەی ئەم 2-3 ساڵەیە
ئەم هەموو هێز و توانای حکومت لیژنەی دروست کرد لیژنەی بەگژاچوونەوەی قەیرانەکان لە ئەنجومەنی وەزیران وەرن بزانێت چیمان کرد بەڵام بۆ سەر ناگرێ ئەزانی بۆ سەر ناگرێت کاکە براگیان لەناو ئەڵێ کورد ئەڵێ ئەگەردار کرمی لە خۆی نەبێ 600 ساڵ تەمەنێتی ئێمە کرمەکە لە خۆمانە حکومەتێک کە ئێستانا حکومەتی کابینەی هەشتەمی کوردستانە کاکە براگیان کرمەکەی ئەوەیە ئەساسەن هەولێر قەرارەدا خوارەوە جێبەجێ ناکە وەزیر قەرارەدا جێگرەکەی جێبەجێ ناکە خۆ بەمەنی ئێستا ئەترسم ئێستانا برادەرانی پارتی ئەم پەیامەم بۆ برادەرانی پارتیە ئەترسم بەوەی ئێستا بڵن 5 وەزیری گۆڕانمان نادۆتەوە بۆ ماڵەوانەی تر حکومەتەکەی ئەوەی لە گۆڕان نابێتەوە بۆ ماڵەوانێ ئێستش بە بۆچوونی من لە سا 20 ئەوانەی کە لە ناو حکومەتان با مۆزەفی بەسیتیش بن با مدیرێکی بەسیتیش بن حتا لە هەولێریش دەیان کەسێ سەدان کەسێ وەلای هەیە ئینتیمای هەیە بۆ گۆڕان قەرارەکانی حکومەت جێبەجێ ناکات وە لەلایەکی تریشەوانەیە کاکە ئیدارەی سلێمانی خۆ وەزیرەکان لە گۆڕان لە هەولێر چوونەتە دەرەوانێ لە ناو ئیدارەیە بەڵام خۆ لە سلێمانی ئەو شارێک ئێستانە لە ساڵ 43 کوردستانە گۆڕان لە حکومەتایە لە حکومەتە خۆجیەتەکانایە بۆیە قەرارەکان جێبەجێ ناکرێت ئەوە جا من قسەکەم لەسەر چییە قسەکەم ئەمێ من ڕووی دەمم لە پارتی نییە ڕووی دەمم لە گۆڕان نییە ڕووی دەمم لە کۆی پرۆسە سیاسەکەی کوردستانە کە تێک چۆ بەسەریەکە لە چێشتی مجەورە چیە کاکە براگیان ئێستا من بەجددی پێت بڵم قەراریە قەراری وەزیرێکە بەخۆی بەگوێی خۆم گوێم لێ بۆ لە برادەرێ لێرە مدیر عامە کار بەدەستێکی گۆڕانە ئاوا قەرارەکەی ئەدرێن و جێبەجێ ناکات و هەر حسابیشی بۆ ناکات بە هەمان شێوەش محافزێکمان هەیە لە سلێمانی خۆشیمان بێتاڵیمان بێستە و کاک سەردار قادرە محافزی گۆڕانە کاکە بەس دەپرسم ئێستا ئایا کاک سەردار قادر وەک کاک نەوزاد هادی محافزە هەر خوانێکێکە ئەزانی خوانێکێکە لە چییە نەوزاد هادی ئێستا مسەیتەرە بەسەر ئیدارەی خۆیە نەوزاد هادی ئێستا هەموو دەسەڵاتەکانی خۆی بەکارێنێت نەوزاد هادی محافزێکە لەم قەیرانانەشە نایڵێت درەختەکان توو شەرەف ئەی بنیە پێم خۆشنی لەم کەناڵە ئەوە بم جەزرە وەسەتەکانی سلێمانی بینی چی لێ هاتووە گژوگیا سەری دەرێناوە ئەسڵەن شوورەیە حکومەت دەسەڵاتی پێ حکومەتی چی کاکە براگیان بڕۆ سەیری جەزرە وەسەتەکانی هەولێر کە دڵ نایە سەیریکەی بەڵام ئەوە نەعەدالەتی نییە کاکە من باسی نەعەدالەتی ناکەم من باسی تێکچوونی کێشە سیاسی کۆی وەزع سیاسی کاکەم کێ بەرپرسیارە بۆ لێرە پارە نەبێت کێ بەرپرسیارە لێو پرسم سیاسیەکانی ئەم شارە کە دەسەڵاتیان هەیە والله سیاسیەکانی ئەم شارە من ئەوە دووشەوە دوێنێ پۆستێکم حاضر کرد بۆ وەڕست کاک کۆسرەت وڵی حاضرم کرد و پۆستی کەم پۆستم بۆ قورعانە بەیانیە کوژرم نەمهێرا پۆستی کەم بەس پۆستێکی زۆر بەقوت بوو واللهی بەجددی زۆر عیبە زۆر شوورەیە کاکە زانی سلێمانی ئێستا چی بەسەر هاتووە ئەم شارە ئێمە لە هەولێر جادەی 120 مەتری شەوقەیاتەوە ئەڵی کالیفۆرنیایە لە سلێمانی جادەی 100 مەترەکەی سلێمانی خۆ ئەوەی هەولێر کە بەردی بناغی بۆ دانا کێ بەردی بناغی بۆ دانا من نازانم کاک عیماد ئەحمەد کە پێشتر جێگری سەرۆکی حکومەت بوو ئێستا لەکوێیە چۆن ڕوویە ڕۆژە ڕۆژان بڵێ من لە حکومەتا بووم بەردی بناغی بۆ مەشروع دانا و چی بەسەر هات بەڵام ئەوەی هەولێر ئەڵەن مستەسمیرە تاوی کرد بۆ لە سلێمانی مستەسمیریتیانە پیاویتیانە ئێستاش وەرن لەو شارەی ئێمەیە مستەسمیرەکان ئامادەن بای 100 ملیۆن دۆلاریش کەن بە قەرز بەڵام ئەگەر زەمانێک هەبێت بەس ئێمە ئاگادار بە وەزعی سیا من ئەپرسم ئێستانە بەڕێز کاک سەردار قادر ئێستا محافزی سلێمانی و ئەو برا بەڕێزەشم کاکە عومەر علی یان علی عومەر کامێ علی عومەر ئەوەی محافزی هەڵەبجە علی عوسمان ناوێکی زۆر جوانە جای گوێ لە برای خۆت بگرە کاک علی عوسمان لەگەڵ کاک سەردار قادر ئایا هەمان ئەو دوو محافزن کە محافزی دووهۆک و هەولێرن بۆ دەسەڵات و بۆ شتەکانی تر لەلای ئێمە تێکمانەوە پەیوەندی بە حکومەتنی کە دەسەڵاتیان پێ ئەوە پەیوەندی بەو کێشە سیاسیانەوەیە کە برادەرانی ئێمە لێرە ئیعترافمان نەکرد بە سەرۆکایەتی هەرێم و بە سەرۆکی هەرێم ئەوانیش ئیعتراف ناکەن بە محافزەکەمان لە بری پارێزگار تو ئەو خوایە ئەمە لەکوێ جێگەینەوانێ لە بری پارێزگار لەکوێ جێکەنەوانێ کاک سەردار ئێستا نتوانێت هەوی دەمان چێ بکە کاک سەردار 1 دیناری لەبەردەستانە بێ کاک سەردار ملیۆنە دیناری لەبەردەستانە بێ یارمەتی چینی توێژەکان بە ئەمە محافزەیە تۆ زانست ئێمە لە سلێمانی چیمان لێتەوە لەبەرزەیە کە ملیۆنێک دیناریشی لەبەردەستانە بێ و بەڵێ بەڵگەت لەبەردەزەیە کە تەنانەت ملیۆن دینارێکی وڵا قوربان لەم ئاخرا دووسێ منحەیکەی هەبوو منحا ئێستا و منحەی کە سەردار قادر هەیەتی چەندە با لێ دەتۆ لە برات پرسە منحەی قایمقامێکی پێشووترە یعنی پێشووتر لە سەردەمی کاک بەهرۆزا قایمقامی ماوەت منحەکەی زیاتر بوو لە محافزەی ئێستا بەڵام من لێرەشەوە بەڕاستی پێت بڵێم لێرەوانێ من ئەوە ڕائەگەێنم ئەگەر بزانێ هەم ئاگادار بە برای عەزیزم هەمومان بازەزانین زوڵم لە ئەستوریا قرتێت
ناحقی لە ئەستوریا ئەقرتێ هەموو شتە لە باریکی ئەقرتێ زوڵم گەشتوتە دەرەجەیەک ئەقرتێ ئەمەی ئێستا سلێمانی بەسەری هاتووە کارەساتی زۆر گەورەیە لە سلێمانی دەکات واللهی کاکە هەموو لایەنە سیاسیەکان هەر پێنج لایەنە سیاسیەکان جۆگرەوانەی کە ئێستا زوڵم لە سیاسیەکەن لە سلێمانیەکان بەس عاجز نەبیت خوا بەرنامەکە نەبڕی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان گۆڕان زوڵم لە سلێمانیەکان ئێمەی وەبەرهێنەریش لەگەڵیانە زوڵم لە سلێمانیەکان چونکە من باش ئەزانی جیاوازێکی ئەوەندە گەورە بەدیەکرێ ئێستا لە مابینی سلێمانی و هەولێرە ئەزان لە هەولێر کاکە براگیانە سەر چێکرێ هەموو دوو مانگجارێ معرەزێکی گەورەی نێو دەوڵەتیەکرێتەوەوانە هەموو دوو مانگجارێ پرۆژەیەکی گەورەی استراتیجیەکرێتەوەوانە بەڵام لە شارەکەی ئێمە بەداخەوانێ پردی کوبانیە بێ بچین 300 جار پاڕینەوە بۆی ژێرەکەی چاک باشە زۆر باشە بەڵام کۆمەڵ و یەکگرتوو بۆ نمونە چ بە سەڵاتێکیان لە سلێمانی بەرەسیان گۆڕان بۆ نمونەویش بەس پارێزگاریانە ینی تا ئێستاش مەسەلەن یەکێتی و پارتی حکومڕانی بۆ بەرپرسیارەتەکان کاکە براگیان شتێکەیە پێڵەن بەرپرسیارەتی ئەخلاقی جۆ لە برای خۆت بگرە ئەو دەسەڵاتی کە ئێستا حیزبە سیاسیەکان هەیەە لەم دەڤەرە ئێستا بە بۆچوونی من ئەمەڕێی خۆمە عاجز بن پیان خۆش بێ پیان ناخۆش بێ ئێستا کۆمەڵ بەقوترە لە سلێمانی تاوەکو پارتی یەکگرتوو بەقوترە تا پارتی هەموو قوتی خۆی بەکارهێناوە لە دەبەرەکانی خۆی ناڵێ مۆزەفی نەبێ داوامی خۆیان کەن حکومەت هەیە ئوتێل هەیە مەطعەمەکان ئیژەکان ڕێستۆرانەکان ئیژەکان هەموو کاکە براگیانە تۆ پرسمانێ منە پرسمانێ ئەم حیزبە سیاسیانە وەختی وەزیرەکانی گۆڕان لە هەولێر خواحافیزانێکن بڕۆنە ماڵەوانێ بۆ حیزبە ڕەفیقەکانیان نەهاتنە دەرەوە لە حکومەتە ئەمە لەلایەکی کەشوانێ من پرسیارێکی ترەکەم لێرە شوانە گلەیمانەکەین گلەی گەورەی خەڵکە ئەمە گلەی گەورەی خەڵکە ئەوایە ئەو ڕۆژەی کە مانیەکی بەسەرات و وەزیرەکانی گۆڕان لە حکومەتی هەرێمی کوردستان هاتنە دەرەوە ئەوە ئەوانیش ئیستیقالیان کرا ئەو معاشیان وەرنەگرا و معاشە جوانێکی ئێستانە خۆ دەزانێت ئێستا معاشی لێ هات باشە زۆر باشە سەبارەت بە مەسەلەی بێکاری شارەوە کە بەڕێزوتە بێکاری شارەوە لە کوردستان بوونیە لە کۆی بازوەکی کە 650 بۆ 700,000 فەرمان بەرمانەیە پێتەن وایە ئەم ڕێژەیە زۆر زیادە بێکارێکی زۆری دروستکردووە لە دام و دەستگاکان بەداخەوانێ لە هەرێمی کوردستانە هەرچەند ئێمە ئەم سیستەمەیە ماخریە کە ئێستا حکومەت بەکاری هێنا بایۆمەتری بەڵێ سیستەمی بایۆمەتری سیستەمێکی باش بوو بەڵام شتێک باز دەکەم لە پەیام کەس باسی نەکردووە ئەزانن ڕۆژێک لە مەتاری سیوی دەوانێ بۆ سلێمانی ئەو وڵاتە حکومەتی ئەو وڵاتە بە تایبەتی وەزارەتی پەیوەندیدار کێشەیەکی گەورەی بۆ دروست بوو یعنی چی لە چەند ڕۆژێکە ئەو 9,000 کەس لە سیوی هاتەوە بۆ سلێمانی بۆ هین بۆ پەنجەمۆریی بۆ تەسجیلکردنی بایۆمەتری ئەی هەوار نیوەی بندیوارەکانی دنیا لە ئەوروپان جاگۆگرە ڕەفیقم هەیە لەم عاجز نەبێت خوا ڕەفیقم هەیە هەموو شێوە پۆستێکەکە لە دژی گەندەڵی حکومەتی کوردستان ئێستا ئەگەر گوێ لە بەرنامەیە زانێت چیە هاتەوە لێرە ئیمزای کرد پێم وتم کاکە تۆ 24 ساعت دەنووسی لەسەرم حکومەتاڵی گەندەڵە خۆ بندیواری کۆرەوتی کاکە بۆ من نەیبەم خۆ هەرێک دزنەی بام شتێکی لێ بخۆم کاکە بۆ کابرا لە ئێران چوون بۆ ماڵیان کارەبای دزی بوتم کاکە ئەمە حرامە بۆ کارەبا دزی کۆرەوتی بابە ئێران هەمیە بە جوندوڵڵا و بە کوێوە نێرێ بۆیە من بۆ من نەیدزم بەڵام کاکە برا تۆ من لە تۆ پرسم سیستەمی بایۆمەتریکە بندیوارەکانی ئەوروپا ئێستا دووبارە تەزیل کراونەوە لە سیستەمی بایۆمەتری تەحەداکەم ئێستا زۆربەی زۆری بندیوارەکان ئەوانەی کە تەسجیل کرانەوە یەک پرسیارێک لێ یەکەم تۆ زانی پرسیارێکەکەم زۆربەی زۆری کۆمپانیا حیزبیەکان ئەوانەی کە لە کۆمپانیا حیزبەکانە ئیژەکەن بندیوارن چۆن بندیوارن کابرا مدیری کۆمپانیایکی کەتی تایبەتە لە حیزبەکە بندیوارە بەڵام ئەم جارە لە بایۆمەتریەکە هەمووی پەنجەمۆریان کردو هەمی تەسجیل کراونەتەوانێ ئیتر هەڵگرە بۆ بەرنامەیەکی تر باشە زۆر سوپاس کاتمان کەمەوە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە زۆر حکومەت دەڵێ بە بچین بۆ مەسەلەن گرنگی بە کەرتی تایبەت بر ئەم ڕۆژ لە بەیاننامەکە داوای کردووە کە ئێوە ڕەچاوی مافی کرێکاران بکەن ینی ئێستا کەرتی تایبەت لە کەرتی تایبەتیش دووبارە تەسکی حیزبی نییە بۆ کرێکاران کاکە براگیانەڵێ کورد بدوێن و شەرعی خۆیەکە واللهی کەرتی تایبەتی ئێستای کوردستان بەم حاڵی ئێستایەوانەیە ئەگەر چاکسازی بنەڕەتی تیان نەکرێت ئەگەر هەندێک لە حیزبە سیاسەکان دەستیان نەکێشنەوە لە بازاری کوردستان ئەگەر بازاری کوردستان ئازاد نەکەی و احتیکار کۆتایی پێنێنرێ ئەگەر چیتر هەر مەلایەسین و فڵانکەس و فیسانکەس لە مەیدانابن و ئیشکەن کەرتی تایبەت نییە بۆیە ئەم کەرتی تایبەتە لاوازە کەرتی حیزبیمان هەیە لە کوردستان کەرتی حیزبی بەخۆتە بەڵێ لە کوردستانە چاوەڕاستەکەم هەموو حیزبەکان کۆمپانیان هەیە هەموو حیزبەکان بە ئاشکرا کۆمپانیانی هەندێک لە حیزبەکان بە ئاشکرا کۆمپانیان هەیە و زۆر احتیادی چێ کۆمپانیای هەیە وەڵا حیزبە دەسەڵاتدارەکان کۆمپانیان هەیە ئێستا نایەکێتی کۆمپانیا هەیە پارتی کۆمپانیای ئەوانە بە ئاشکرا مەسەلەن گۆڕان بە کۆمپانیای هەیە برادرانی یەکگرت و کۆمەڵیش لە ژێرەوە لەوە ئەچێت من ئەوەی کە من هەستم پێکردێ بەڵام هەشتە پێ بڵێم
لە شێوازی وەرگرتنی مەشروعی ناشەرعی من شادی بۆ کۆمەڵ وێگرتووەم لە تەواوی ئەو پرۆژانەی کە لای من تەسجیل کراوە شتی ناشەرعی و نادروست و ناقانونی من لە قیامەتی شادیتان بۆ دەم ئێوە وەرتان نەگرتووە بەڵام وەک ئەوەی بڵێ ئیش ناکەن کاک هەموو حیزبێکیش مافی خۆیەتی ئیشکە باش زۆر باش زۆر بە کوردی سەبارەت بە مەسلەی ئایندەی دۆخی موچە لە کوردستانە پێ دوای ئێستا پارە نییە بۆی دۆخی بازار ئاوایە و خەڵک بێ موچێ و داواکەم لە هەموو خەڵکی کوردستان لە پیاو چاکەکان لە ئیمام و خەتیب و ئەوانەی لەسەر مینبەرن ئەوانەی کە دوعان قوبڵە بێ زوو دوعا بکەن بە پەلا خولێکی پەرلەمان و هەڵبژاردنە بێتە پێشەوە هەڵبژاردنێکی کە بێتە پێش بازار پڕە بێ لە پارە حیزب هەیە ئێستا 1 ملیار دۆلاری داناوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن ئێمە بەزێک شەر ڕزگارمانە لەم بێپارێ ها کاکە براجان بۆ تووشمەکەی تۆ ئەم شۆ نەگەمەوە ماڵەوە مەپرسە من ئەڵێم ئێستانە ئەگەر خولێکی تری پەرلەمان و هەڵبژاردن دەست پێ بکاتەوە پارە ئەڕژێ پارە وەک لافاوێتەوە بەردەستی خەڵک پارێتەوە ناو بازار لە کوردستان بەڵێ بەدڵنیاوی ئێستاش هەڵبژاردنێک داواکەم حتا داواکەم لە بەڕێز مامۆستا عەلی باپیر لە مامۆستا سەلاحەدین بەهادین لە برای بەڕێز و خۆشەویستم ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لەم کوردستانە داواکەم لە کاک مەسعود بەرزانی داواکەم لە دەسەڵاتدارانی یەکێتی لە دەسەڵاتدارانی گۆڕان بەپەل لە هەڵبژاردنێک بکرێ هەڵبژاردنێک کۆتایی بە قەیرانی ئابووری کوردستانیە چونکەم پارێکی یەجگار گەوراکەوێتە بازارە و ئەو کاتە ئیژەکرێتەوانێ و بەخوا پارەکە لەکوێ و لافاو پارێ لە ژێرزەمینەکانە لە هەر شوێنێ بێ من دڵنیام لەوەی کە حیزبە سیاسیەکان هەر کەسێ بەشی خۆی پارەی حازر کردووە هەموو حیزبەکان بەڵام حیزبە تەوانەوەی کە ئەیانەیەک زۆر کورسی بەدەست بێن و ئایندەی کوردستان بەدەستیان و ئەمە زۆر خزمەت دەکات بازاری ژەکرێتەوە پارە زۆر زیاتر لە موچەی خەڵک زۆر کوردستان ئاگادار بە ئەو کێشانێک کە ئێمە هەمانە ئەگەر کێشەی سیاسی ئێستانە حیزبە سیاسیەکان بەیانی ڕێکەوتنی ئیمزا بکەن ئیمزای هەر پێنج لایەنە سیاسەکەی لەسەر بێ ڕێکەون لەسەر کۆی کێشە سیاسەکانی کوردستان دوو بەیانی کێشەی قەیرانی داراییمان لە کوردستانە یەک ڕۆژی فەرقە تەنها بە 24 ساعت 24 حتا بە بۆچوونی من ئەم قسەیەژەکەم جوانترین پەیام کە من بینیم لە ماوەی ئەو 2-3 ساڵێک کە لە قەیرانی داراییە کە خەڵک پێی خۆش بوو ئەو نامەیە بوو کە کاک مەسعود بەرزانی ناردی بۆ کاک نێوشیروان بە بۆنەی کۆچی هاوسەرە بەڕێزەکەی و هەروەها ئەو جوابەش بوو کە کاک نێوشیروان بۆ کاک مەسعودی ناردەوە ئێمە کوردستان پێویستی بەوە هەیە ئێستا بەڵێ سوپاس دەکەم بەڕێز سیاسی مەحموود و تەبێژی یەکێتی وەبرهێنەرانی کە سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ